ڕاستی عسکەری لەگەڵ ڕێزماوەکە بە پیاو ڕێژیان سڵاو لێبێ سڵاو لێ وەڕێزەکەم قوربان. ئەگەر بێت و یاسای سەربازی زۆرم لێ لە هەرێمی کوردستان جێبەجێکرێ هەڵوێستی تۆ چیە بیا پێت خۆشە پێم خۆشە بەڵێ زۆریش هۆکارەکەی چییە کارەکەی وەکو گەنجێکی کورد حەزەکەم ینی بەشداریکی بکەم و هەموو گەنجەکانی ئەم سەردەمە بەشداری بکەن لە بڕی واز بێنن لە موبایل و لە خەو و لە تەماڵی بۆ هەموو کەسێک پێم باش هەموو گەنجێکی ئەم سەردەمە بەشداری بکات. جارا قسێکیشە بوو یامە دەوەی عسکەری نەکاژنی ناینێ ئەمە هەم پێشبینەکەی ماشت دووارە بێت منیش پێم وایە ئەوە باشتر بێ ئەوەی عسکەری نەکاژنی نێنێ ڕاستی عسکەری لەگەڵ ڕێزماوەکە بە پیاو. تا چەنە کاریگەری هەیە لەسەری کە گەنجەکانمان چالاکتر بنەوە لە ڕووی تەندروستیەوە جەستەیەکی سەلامەتیانە بێ باشتر بن کاریگەریەکی سایاسی هەیە لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی خەوە لە ڕووی خواردنەوە یعنی تاوتاوە ئەو کوڕە وەرزشکارە بێت ئەزانێت چاک بەکاربێنێ دوو ڕۆژیکە بەرامبەر دوژمن بۆسێتەوە مانە هەمووی کاریگەرێکی سایاسە و باشی هەیە. پێشنیاری تۆوێ کە حەزەکەی جێبەجێگرێت ئارەوەڵا حەزەکەم جێبەجێ کرێ لە خسمەتانە ساق بەسەرکەوتوو بیشەڵات هەر بژیت